لا سەرپرسی ڕخنەکان گلەییەکان یا گلەیی بەری تورکمانی لە نێو هەرێمی کوردستان لە فراکسیۆنەکان کە دەیگرن لە ئەدای کاری پەرلەمانتارانان لە ماوەی هەفتەی ڕابردوودا بینیمان کە بەشێک لە تورکمانەکان لە هەولێر گربوون و ناڕەزایەتیان دەربڕی لە کار و ئەدای ئەندامانی پەرلەمان لە فراکسیۆنی بەری تورکمانی باسییان لە چەند شتێک کردوش کە ئەوان لە داهاتوودا هەوڵ دەدەن بەرەیەکی نوێی بێلایەن دروست بکەن. لەسرم بابەتە لەگەڵ بەڕێز عەبدولباست خالیت کە بەڕێزیان تورکمانێکن ناڕازین و بێلایەنیشن ڕاستەخۆ لە هەولێر و میانمان دەبێت گفتوکی زیاتر لەگەڵەوە دادەکەین. کاک عەبدولباست زۆر سپاس بۆ ئامادەبوونن. گلەییەکانی ئێوە لە بەری تورکمانی و ئەندامانی پەرلەمان لە بەری تورکمانی لە نێو پەرلەمانی کوردستان چییە؟ بۆچی ناڕازین؟ سپاسی ڕێز دەکەم بەو دەرفەتە. ئێمە وەکو پێکاتەیەکی بێلایەنی تورکمان لە شاری هەولێر لە کوردستان بە تایبەتی نارم هەر هەولێر لە کوردستان من وەکو کەسایەتێکی بێلایەنی تورکمان کە بەڕاستی ئیشەکی زۆریشمان کردێ لە ڕووی سیاسی و ئاسکەریەوە ناسراویشم لەکن ئەوانەی کە دەوامیشان لەگەمە کردیا بەڵام حەقیقەتەکەیە ئەوڕۆ دەبێ ئەوانەی پاداش وەردەگرن ئەوانەی بەڕاستی کە سیاسیەکان بەڕاستی دەیان بینم لە ڕووی ئەمە علاقەمان لە برا کوردەکانمان نییە ئەمە وەکو تورکمان قسەی دەکەن تورکمانی ڕەسەندی ئەو هەولێرە سیاسیەکانی ئێستا دەیبینین بەڕاستی لە واقعدا ئەوە نییە کە ئەوەی گەلی تورکمان دەیەوێ ئەوەی ئێمە دەمانەوێ خزمەتکردن پرۆژە سیاسەتکردن هەمووی بگەڕێتەوە لۆگەل لۆ ملەت بەڕاستی ملەت چی دەوێ ئەو سیاست مەدارە تورکمانانەی کە ئێستا بەناو سەر بە نوێنەری خەڵکن بەڕاستی بەداخەوە ئەگەر ئەوانە نوێنەری خەڵک بانە دەکەن خەڵک هەڵدەبژێتراون بەداخەوە دەرێم ڕێز و سلاویشم بۆ هەمویان هەیە و لۆ زەبەی تورکمانی لۆ هەموو حزبە سیاسی ئەی لەلایەن کێوە هەڵبژێتراون خۆش عەبدولباست؟ ئەمن وەکو سیاست مەدارێک ئەو ئەخلاقم نییە باسی هیچ حزبەکی سیاسی بکەم وەڵام دەتوانم بڕێم لەلایەن چەند حزبێکی دەسەڵات دار بەڕاستی هەموو حزبە دەسەڵاتدارەکان بەڕاستی هەر کەسێک بۆ خۆیان کەسێک اختیار دەکەن کە نانی پێ بخۆن و دەنجیان پێ ببەن و بەڕاستی ئەوەش ئەوەی ئەمن دەیبینم گەلەکەمان ملەتەکەمان بەڕاستی وێران بووە. ئێمە پێکاتەی تورکمان لە کوردستان بەڕاستی نەهامەتیە ئێمە دەبوو چاومان هەیە عەمەلمان نییە باش عەمەل نییە لە کوردستان. باش کاک عەبدولباست باس لە پرۆژەکەیت باس لە خزمەتکردنەکەیت ئێستا تورکمانەکان لە هەرێمی کوردستاندا پێویستیان بە چ جۆرە خزمەتکردنێکە پێویستیان بە چ جۆرە پرۆژەیەکە کە لە ڕێگەی ئەندامانی پەرلەمانی بەری تورکمانی بۆتان جێبەجێ نەکرابێ؟ واللهی جەبهەی تورکمانی وەکو جەبهەی تورکمانی قسەی ناکەم جەبهەی تورکمانی شتی باشی کردیە بەڕاستی بەس لە ئێستا سست بوونە نازانمە وەختی کە من لە جەبهەی تورکمانی بووم لەگە سەیاحکوورەچی و زۆر لە کەسانی لە ناو تورکمان بووینە بەڕاستی ئەوان ئێستا ڕابەرایەتی جەبهەی تورکمانی دەکەن بەڕاستی خۆشیان دەویستانی مردن بەڵام ئەو کاتی ئەمە لێ بوون ئەوانە لەوێ نەبوون بەڕاستی کاکیمداد ئەوانە لە اتحاد تەڵەبە بوون بەڕاستی چاوی شامەز دەکەن ئینسانی بەڕێزن ئینسانی بەڵام هەندێک ئەدایان مایە بەڕاستی سەرکەون زۆریشیان ماوە ئێمە دەمانێ وەکو گەلی تورکمان مافێکی تەواومان هەبێ لە ئەدای سیاسی لە نەک شتی کارتۆنی ئەدای سیاسی ئێمە وەکو حزبە کوردیەکان بەڕاستی ئێستا بزانە چۆن حزبە کوردیەکان لە بەغا ئەڵێن ئێمە دووەم نەتەوەین بەڕاستی داوای هەموو مافێک دەکەن هەموو حقوقێک دەکەن لە بەغدا دەستیان خۆش بێ ماریان ئاوا بێ ئەمە هیچ فەرقێکمان نییە لە بینی کورد و عەرەب و تورکمان و ئەوەی لەو کوردستانە دەژی برایەکی 100 ساڵە بەڵام ئێمە لە ئەرزی واقع
هیچ شتێک نابینین وەکو دیکۆرەکەم و شتێک دانراوە دە 1970 دەرێم وەکو دیکۆرێک دانراوە هیچ شتێک جێبەجێ ناکرێ وەکو داواکاری تورکمان چییە ئەمن پێ بڵێم ئێمە لە قەڵای هەولێر بگرە لە ئیسکان بگرە لە تەیراوە بگرە لە کۆرانی عارەبان بگرە لە گەڕەکەی سەبعانیسان بگرە لە حەیشە هیچ گەڕەک نییە لەو هەولێرە لەو کوردستانە ئاجاگادار بە من بەس هەولێر نییە ئەمن وەکو عام قسە یەکەم ئێمە لە سنووری سلەیمانی ئەگەر 4 عایلێ تیابێ ئەمە خزمەتکاری ئەوان لە دهۆک 4 عایلێ تورکمان هەبێ ئەمە خزمەتکارین ئێمە نەک لە ئەدای کوردستان بەڕاستی ئێمە ئەو قسەی ئێمە دەیکەین لە مستەقبەلیش ئەدای تورکمانەکانی کەرکووک و داقووق و ئەوانەش ئێمە ئەگەر سیاسیەن لەگەیەک بەس خینمانیەکە ئێمە لە مستەقبەلیش ئەو داواکاری خۆمان دەگەینە قونسوڵی تورکیاش ئومەل متحیدەش ئەمریکایەکانیش ئەمە منەوە بەڕاستی ئەلان دەکەم هەمویان دەبێ بزانن ئەو پێکاتانەی کە ئێستا هەن بەڕاستی هەمویان تەمسیلی ئەو ملەتە ناکەن بەو شێوەی کە ملەت دێوێ کاکە ملەت لە کوردستان ملەتی مە وێران بووە تەخت بووە وەرە هەر کەسێک دێوێ نە لە زەبەی تورکمانی برایانی زەبەی تورکمانیم نە حزبەکانیت کە فەرمونون بابێن من بەدەیان عایلیا پێ دەرێم ناخۆشترین ژیان دەبەنە سەرێ معقولە ئەمن وەزیرم هەبێ و وەکو موم ئەندام پەرلەمانم هەبی وەکو موم دانیشێ لە بۆ جیرفانی خۆی و لە بۆ عایلەی خۆی و دەنگ بەیزە ئەوە گوناحەکی گەورەیە إذا حكمت تحكموا بالعدل الكاو عدالة الناو بيكاتا كانما مافيان ندراوة جيانيان قورخ كراوة باش بۆچی لە ڕابردوودا ئەم هەڵوێستتان نەبووە دەنگی خۆتان نەگەیاندوتە نێو فراکسیۆنی تورکمانی لە نێو پەرلەمانی کوردستان خوشی بەڕێزم تا ئێستا ئێمە سەبرمان وەکو خۆم وەکو سیاست مەدارێک وەکو ئەوەی دنیا دەکەمەوە ئێمە بزانە حەز دەکەم تێبگەی ئێمە ئەو تورکمانانەی کە ئێستا دەسەڵاتدارن ئەوانەی بە تەمەنەکان ڕێز و سەڵاو مێ بۆیان بەڕاستی هیچ قسەم نییە لەگەر ئەوانەی کە قەدیم نەناو زەبەی تورکمانی بوونە ڕێز و سڵاو مە لێرە لە بۆیان هەیە لە هەر حزبێک بین بەڕاستی کاکە ئەو دەموچاوانەی ئێستا ئەو گەنجانەی ئێستا دانراون بەڕاستی ئەوانەی خیبرەی تەواوی سیاسیان نییە کە دیفاع لە ملەتەکەی خۆیان بکەن دەبێ ئێمە لەناو پەرلەمان بە زمانی تورکی یعنی با بڵێم مونەقەهوەچی ڕێز و سڵاوم بۆ هەیە دەبێ ڕایەلی ئەدای وەکو جێگری پەرلەمان بە ناوی تورکمان نابێ هەر پەرلەمانیش یەک دەموچاوی تێدا بێ دەبێ حڕیەتی شخصیە بێ حزبەکان هەر جارێ یەکەک دابنێن ئێمە هەر چەندی یعنی بەڕاستی قسەی سیاسیمان ئێمە خوشک و براین بەڵام قەزیەی سیاسی جودایە دەبێ حزبە سیاسیەکان گۆڕاکاری لێ بکرێت لە دەموچاوەکان هەر نابێت کەسێک لە پەرلەمان دابنێشی ئەدای حزبی سیاسی خۆی بەڕێ بکە ئەو شتە قبول ناکرێ من نەناو کونی دەرزی تورکمان ئیشم کردیا من خوشی من مامی من لە 96 لەسەر جەبهەی تورکمانی لەسەر زۆربەی تورکمانی خۆم برام بە مسادەمە قوتار بووین ئەگەر ئێمە تورکمان نەبین ئێمە کوڕی جەبهەی تورکمان نەبی ڕێز و سڵام لە هەمویان هەیە ئێمە ئەدای سیاسی خۆمان ئێمە داوای حەقی خۆمان ئەگەم من نێم من شخصی خۆم من نێم داوا بکەم چی هەیە بزانم لە دوای من تورکمان بێ داوای حەقی خۆی بکە باشە کاک من وەکو کاک عەبدولباست ئێستا ڕەنگە خەڵک کە گوێبیستی گفتوگۆکانی ئێمە بێت بڵێن ئەوانەی کە لە نێو پەرلەماندا کارەکەن هەر خودی تورکمانەکان لە کاتی هەڵبژاردنەکانە دەنگیان پێداون هەڵبژێردرا و کاندیدی خۆیان بوون بۆچی دەنگ دراوە بمانی کە لێیان ناڕازین و لە دەنگدانی داهاتوودا ئێوە چیتانەوێت لە هەڵبژاردننی داهاتوودا قسەکەت جوانە قسەکەت جوانە قسەکەت جێبەجێە بەڕاستی ئەوانەی لە پەرلەمانن پیرۆزیان بی وەڵڵاهی ئەمن وەکو برای خۆم وەکو چاوی خۆم ئەوانم خۆش دەوێت لەبەرەوەی تورکمانن پێکاتەن لە هەر حزبەکی
ڕێز و سلااوم بۆ هەموو حزبە سیاسیەکانی کوردستان هەیە بە یەکێتی و بە هەموو حزبەکان بە پارتی و ئەمە ڕێز و سلااومەیە پیرۆزیان بی بەس ئەمان یەک شت هەیە زوعفە لێرە کە تاعن لە جەماوەرەکە دەدەن بەڕاستی ملەتی تورکمان ئەوە نییە کە ئەوانە دەبیستین شتەکە و ملەتەکە دەیەوێ شتەکە پیرۆزیان بی دە کورسیە 5 کورسیە پیرۆزیان بی لە هەر حزبێکن لە هەر حزبێکی دەسەڵاتدارن کاری خۆیان بکەن دەستخۆشیان لێ دەکەم بەڵام وەکو تورکمان ئێمن بەڕاستی خەڵکان دەتوانێت بچی سوالکەی لە خەڵکی تورکمان ئەو خەڵکە قوربەسەرانەی کە لەیە قەوماوە کەتونە دەرەوەی وڵاتی شار من قسەی ئەوانە دەکەم من وەکو بەرپرسێک و مەسئولیاتێک قسە دەکەم کە بەڕاستی ئەدای وانم پێ باش نییە و ناڕازی بە ئەدایەکانیان کە وەکو خوتووە وەکو مومدانیشتن تورکمان پێویستی بە سندوقێکەیە سندوقێکەیە لە کوردستان ئێمە حکومەتمان هەیە باشە ئەگەر حکومەتمان هەیە دەبێ حکومەت دەستێ ئەندا پەرلەمانەکان بە زمانی تورکی بە زمانی دایک مونە قاوەچی وەکو خوشی منە دەبێ هەستێ ڕێز لەو ئەندا پەرلەمانانە بگرێ کە بە تورکمان حەقی خۆیان هەیە لە هەموو حزبەکان لە جەبهەی تورکمانی لە یەکێتی لە گۆڕان بەڵێ دەنجی خۆیان بگەینن غزمەتی خەلکی تورکمان چی دەوێ بچنە ناو خەلکی خوشی منە پەرلەمانێکم نەدیتیا باشە کاک عەبدولباست بەڕێ لەم بابەتە زۆر دەکرێت ئیجازەیەکم بدەیت ئەویژەوەی بۆ هەڵبژاردننی داهاتوو لەگەڵ فرەبازنەیدا دەبن یاخود یەکبازنەی ئیجازەیەکم دێ نیو دەقەیەک تێگەیشتم چنەڵێ بڵێ تێگەیشتم ئێمە ئەمن گلەییم لەو ئەندا پەرلەمانانە ئەمن لە مەودووە ئەوەیە ئەوانە وەکو موم دانیشتون بەڕاستی قسەیان نییە جەبهەی تورکمانیش دەبێ هەستی بەکاری خۆی نەناو جەماوەر نەناو خەڵک ئەمن بە ئەدا هەندێک ئەدا هەیە دەیەوێ ئێمە لەگەر بووینە ئارزوقەمان تەوزیع کردیتە سەر کوردەکانی خۆمان گوتمان ئەوانە کە فەردەی ئاردی بە 1000 دیناری بوو هیچ فەرق و جودایەکمان نەدەکرد ئەمە وەکو خوشکوبرای خۆمان دەزانین ئەمە ئەوانە مقەسرن لە ناو پەرلەمان بەڕاستی ئەوانە دانیشتون خەڵک دەبین نوێنەرایەتی خەڵک کرد کە سەلماندیان بەڕاستی نوێنەرایەتی جمهوری تورکمان ناکەن بەڕاستی ئەوە زۆر بەگرانیش لەسەر خۆیان ڕاوەدەستی چووکە تورکمان پێویستی بەوەیە چاوی کرایتەوە شت دەبینی بەڕاستی گەلی تورکمانەیە ئەوانە نابینی بەڵام وەکو خۆم وەکو بێلایەن باشە بەڕاستی ئێمە پێکاتەیەکین باشە ئێمە دەکەسم پێ باشترە لە 2000 کەسی درۆزن بەڕاستی من دەکەسم لەگەر بێ بە من بەیانی بە تەکسی بچمە بەقەڕی خۆم پێم ئێوە لەگەڵ یەکبازنەی ئەبن یاخود چواربازنەی بازنەی خۆم بزانە من وەکو پێکاتەیەکی بێلایەن من حەقەکی خۆم هەیە وەکو بێلایەن چەند کەسم بووێ هەر دەبژێرین وەکو ناو پەرلەمان دەگەیشتی بە بێلایەنی تێگەی هەر کەسێکیش بێوێ هەر حیزبێکیش ئەوەی ڕازی بێ بە بەو پرۆژەیە کە من هەیتم خزمەتکردنی خەڵکە جەماوەرە ناڵێن قانونەیە وەڵڵا وەبیللا وەتیللایی هیچ شتێکی من لە بێ قانونیە قانون لە ئاسمانەوە لەلایەن خواوە هاتووە من دەمەوێ سندوقێک دام بدرێ لەو کوردستانە خزمەتی ملەتی تورکمان بکرێ وەکو برایانمان عەرەبمان کوردمان من پێکاتەی سیاسیم دەبێ بێلایەنم دەبێ لە پەرلەمان ئینشاڵڵای خوای لەگەر بێ ئەو خەڵکو جەماوەرەش دەمبێنێ هەر کەسەکیش نیازی هەیە وەکو تورکمان وەکو برایانی تورکمانمان ئە لێرە ڕایان دەگەینم هەر کەسێک دەیەوێ بە کەرامەتێکی بە کەرامەت لەگەر من سیاست بک دەرکەی من کراوەتەوە باش بۆ خزمەتکردنی نەتەوە نەک تاکە شخصی و جیرفان و مۆنیکا باش خزمەتکردنی نەتەوە هەستین زۆر باش بەڵێ باشە کاک عەبدولباست بەس وەڵامی ئەم پرسیاری خۆمەوێتەوە ئەگەر جەنابێ وەڵام بیتەوە زۆر باس لە هەڵبژاردن دەکرێت بۆ ئەم خولا کە بە شێوەی چواربازنەی بێت
یاخود یەکبازنەی بێت ئێوە لەگەڵ یەکبازنەی و سیستمە کۆنەکەدان یاخود پێتان باشە بکرێ بە چواربازنەی بە هەڵبژاردننی داهاتوو لەسەر جەم شار و ناوشەکانی هەرێمی کوردستان بتوانن پێکاتەکان دەنگ بن. ئەو نوقتەیە بەڵێ خوشی من ئەو نوقتەیە سیاسیە من حەز ناکەم بچمە ناوەڕۆکی هەندێک مەسەلە بەڵام من وەکو سیاسەتمەدارێک هەموو حزبێک مافی دەنجی خۆی هەیە بە تەنیا گەل هەلی برژێری باش گەل جەوهەری پەرلەمانە خەڵک لە پەرلەمانەوە یعنی لە ناو خەڵکەوە ئەندام هەردە بژێدرێت بەڕاستی ئێمە دەمانەوێت لە ناو پەرلەمان بەڕاستی شەڕی گەلی خۆمان بکەین کە خوشی من ئاگەی جازم بدەیت ئێمە چێژەمان ئەوە نییە چار بازنەی بی و یەک بازنەیش بێ بەڕاستی ئێمە خزمەتمان دەوێ تەزویرات نەکرێ خزمەتمان دەوێ هەموو لایەنەکان سیاسیەکان کوردیەکان هەستن خوا و دینیان لە پێش بێ هەستن خزمەتی نەتەوە و ملەتی خۆیان بکەن وەکو کورد عرب بەڕاستی گەنجی ئەو وڵاتە هەمووی بێزار بووە جیفان بەتاڵ بووە بە تورکمان بە عرب واللهی من لەو ئاستەدا دەمەوێ خزمەتی نەتەوەکەی خۆم بکەم و معنای ئەوە نیە نەتەوەکانی دیفرێدابێ نەخێر هەموو نەتەوەیەک لە سلەیمانی لە هەولێر لە دۆک لە حەمری لە کەرکووک ئەوە پێگەیمە دەبێ لە مەودووە ئێمە مفاجعەی زۆر وشی من مفاجعەی زۆر گەورەم هەیە مفاجعەم هەیە وەکو خزمەتکردن بۆ هێزی پێشمەرگا بۆ هێزی ناوخۆ بۆ تورکمانەکان بۆ پێکاتەکان هەر هەمووی واللهی پرۆژەی من ئەوەیە خزمەتکردنی گەلبێ نە سیاسیەکان ئەمن دەمەوێت جیرفانی ملەتەکەی من گەنج و لاوی ئەو وڵاتەی من جیرفانی پڕ بێ ئەوە خزمەت و ئیشی منە بەڕاستی. کاک عەبدولباست زۆر سپاس دەکەم کە لە تەوەرەکەمان و لە بەرنامەکەمان ئامادە بووی دووبارە سپاس بۆ بەڕێز عەبدولباست خالیت کە بەڕێزیان تورکمانێکی ناڕازین لە هەولێر و میوانیەوە بووی سپاس بۆ ئامادەبوونت.